بینرانی بەڕێزم کاتەوەم کاتێکی ژیانتان شادوی کامەرانی بێت لە شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی ناوتان لێبێت. ئەمەڵقەی بەرنامەی بەڕاشکاوی بەرنمێکی تایبەتە لە شوێنێکی تایبەتیش بەرنمەکەمان تۆمار کردووە. ئەو شوێنێکی ئێستا ئێمەی لین شارۆچکەی گوڵاڵە یان ئەوەی کە پێی دەوترێت جەلەولا، ئەوەی کە لە پشتمەوە دەردەکەوێت. ئەو گەڕەکەیە کە ماوەیەکی زۆر گەڕەکێکی ئاسی بوو لە دەست هێزی پێشمەرگەی کوردستان و چەندین پێشمەرگەش لەم شوێنەدا شەهید بوون. ئێستا ئەم شوێنە ئازادە و ئازادیەکەی لە ڕادەیەکدایە کە ئێمە ئازادانە دەتوانین لێرەدا بەرنمەکەمان ڕێکۆرد بکەین. میوانیم ئەڵلقەی بەرنامەی بەڕاشکاوی مەحموود سەنگاویە. دەمانەوێت لەم ئەڵلقەیەدا لەگەڵ میوانەکەم قسە لەسەر هەموو ئەو ڕووداوانە بکەین کە لە جەلەولا ڕوویدا، قسە لەسەر چەند تەویرێکی گرنگ و هەنووکەی ئێستای ڕووداوەکان بکەین. بوونی حەشدی شعبی لەم ناوچەیە و هەڵوێستی هێزی پێشمەرگەی کوردستان بەرامبەر بە حەشدی شعبی و ڕەفتاری ئەو هێزە لەگە خەڵکی ناوچەکە. ئایا لە ئێستادا زەڕورە ئەو هێزە لەم ناوچەیە دابن؟ بۆچی لە ناوچەکانی پارێزگای دیالەدا هەن بەڵام ڕێگە نادرێت بچنە ناو شاری کەرکووکەوە؟ هەروەک چەند تەوەرێکی تری گرنگ لەم ئەڵلقەیەدا دەوروژێنێت. کاک مەحموود بەخێر بێ بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سپاسەکەم. ئەمە پێمان بڵێ ئەم شوێنەی ئێمە لیدانی شوێن ئێستا کوێیە؟ ئەم شوێنە پێڵێن بورجەکە. بورجەکە ڕەنگە لە هەموو کوردستان و لە دنیایشا ئەوەندەمان باس کردووە کەس نییە نەزانێت بورجەکەی کوێیە. ئێرە جێگەیەکی استراتیجیە خۆتە نەزان هەموو بەسەر هەموو جەلەولا یان شاری گوڵاڵە مسەیترە و هەر هێزێک ئێری بەدەسەوە بێ مسەیترە بەسەر منتیقەیە. دیارە ئێرە سەرەتا لە شەڕێکی زۆر قورسا کەوتە دەست هێزی پێشمەرگەی کوردستان و تیرۆستانی داعش کە ئەو کاتە هەم منتیقەی تبج ئەو بەرامبەرەیەکەی بینی هەمویان بەدەستەوە بوو، هەم ئەم شاریان بەدەستەوە بوو، هەم سعدیان بەدەستەوە بوو، هەم ئەو منتیقەیەی تا ئەگەیەتە لای مەندەلی هەموو بەدەست ئەوانە بوو. لێرێشەوە تەنیا ئەو چیایی ئەو بەرۆ سەری حەمرین دەیەکی لێیە پێڵێن دێ حەمرین و ئەوانە کوردی زەرگۆشی لێ بەس ئەوانە تەسلیم نەبوونی ئەو مەتیقەیە هەموو تەسلیم بوو. زۆر باشە. ئەو گەڕەکەی پشتمان گەڕەکی تەجنیدا. بەڵێ گەڕەکی تەجنید کە زۆر ئاسی بوو لە دەست پێشمەرگە. گەڕێکی تەجنید ئەو گەڕەکەیە کە زۆربەی بە بێیاسایی خانوویتیا کراوە و ئەو گەڕەکە عەشرەتێکی لێ بووە پێڵێن عەشرەتی کەرەوی. ئەم عەشرەتە لە ساڵی 1972 لە کاتێکە سەدی حەمرین کرا ئەو عەشرەتە هێنایان ئەم مەنتیقەیان پێ تەعریب کرد و خانەقی نیشان پێ تەعریب کرد. هەموو خەڵکی ئەو مەنتیقەیان دەرکرد بە هەموو کوردەکان و عەشرەتی کەرەویان هێنایە ئێرە لە زۆر لە عەشرەتەکانی تریش لەم باش ئێستا ئەو گەڕەکە بەدەست هێزی پێشمەرگەی کوردستانەوە و تۆش بەرپرسی ئەم محوەرەیت. بەڵێ. بەرنامەتان چییە؟ ڕێیان عەشیرەتی کەرەوی جارێکتر بێنەوە ناو جەلەولا؟ دوێنێ من پێرێ هەنێ قسەم کرد بەڕاستی لە ڕوودا و خراپ تەفسیریان بۆ کردبوو. ئەڵێن مەحموود سەنگاوی هەڕەشە لە عەرەبەکە. نەخێر من هەڕەشە لە عەرەب ناکەم. ئەو دوو پیاوەی لێ دانیشتووە عەرەبن لەگەڵ ئێمن و یەکیان کەرەویە ئەو هێتریان لێ هێبە لەگەڵ ئێمن و عەشرەتی کەرەویش پیاوی باشی تایە. هەرچەندە ڕاستە بۆ تەعریبن و هەنێک بەشێکیان تەعریب نین، بەشێکیان ئەرزی خۆیانە لێ ڕاستە. ئەم ئەرزە هەمووی کوردە ئەم دەشتەی کە ئیبینی تا حەمرین. باشە لە بەرنامەتانە چییە؟ ڕێیان پێیان جارێکتر بێنەوە ناو جەلەولا؟ هەتا ئەو کاتی من دەسڵاتم بوێ نایەڵم ئەوانەی کە دەستیان لە خوێنی پێشمەرگە و لە خوێنی خەڵکی ئەم شارایە بێنەوە. ئێستا ئەو عەشرەتە چیان لێ هات؟ بەشێکیان لە کوردستانن ئاوەرن و بەشی دووەمیشان پیا و خراپەکان بەشێکی بۆتە داعش ڕۆیشتووە بەرەو حەویجە و بەرەو ئەو ناوانە لە مۆسڵ حەویجە و تکریت و لۆ منتیقەی تەجێ بەشێکیان لای عێراقن لە دیالن. ئێمەم عەشرەتە زۆر هەوڵمان لەگەڵادان کاتی خۆی عەلاقەمان لەگەڵیانە باش بێ. من خۆم سەردانی شێخ فەیسەڵی کەرەویم کرد چوومە ماڵیان و هەنێ قسەی خۆش و ئەوانەیش کەوتە بینمانەوە هات بۆ لام بۆ کەلاری زۆرم احترام کرد. داوام لێ کرد هەوڵ بدەن ئەم هینە نەمێنێ ئەم کوشتنی خەڵکە لێرە. ئەوان ئەیانەوی سووردە وردە کورد لێرە نەمێنێ فعلەن لەساکە لە سەتا حەوتی لێما بوو کە شەڕەکە دەست پێ کرد. باشە ئەیسا دوای ئازادکردنەوەی؟ دوای ئازادکردنەوەی ئیسا تا ئیساکەم شارێکی خەتەرە مەلغومە. ئێمە وردە هەوڵە دەین بۆی پاک بێتەوە
و ئەم شارە ئەمانەوێت ئاوەدان بێتەوە بەڵام بە بەرنامە تیرۆریسەکان ممکن نیە ڕێگەیان بدەین بێنەوە ئێرە ئەو کوردانی کە لە ناو جەلەولایە بوون و پێشتر دەرکراون ماڵی خۆیانەکەی دێنەوە ینی لە بەرنامەتانە هەیە کە ڕێژەی دانیشتوانە ڕەسەنەکەی خۆی کە کوردن بگەڕێنەوە بۆ جەلەولە ئێرە 25 عشرەتی لێ ناوم شارە زۆریان خەڵکی ئێرن بە ئەسڵ خەڵکی ئێرن هەقی خۆیان بووە هەرچەنێ تا ساڵی 1972 لە 1970 کورد بووە ئێرە بەڵام وردە تعریب کراوە و ئیسا ئەوەیلات و زۆر باشە ئەوەی جەلەولای گرتەوە هێزی پێشمەرگی کوردستان بوو یان حەشدی شعبیش یان هێزی تریش بەشدار بوون تایە ئەوەی ئێرەی گرتەوە هێزی پێشمەرگەی کوردستان بوو ئەی حەشدی شعبیش حەشدی شعبی 50 کەسیان هاتن دایان نان بۆ ئەو ڕەبی پشتمانەوە بەڵام من خۆم بڕوان پێی بڕوان نەبوو بیگرن لەبەرەوە هەم خۆم لێرەوە هاتم هەم فەوجێکی احتیاتم دانیا بۆ ئەوە ئەوان فعلەن پیان نەگیرە ئەو 50 کەسە و ڕەبیان پێ نەگیرە لە دواییە فەوجێکمان هەیە فەرماندەکەی ناوی جەلیلی مافایەخە کوڕێکی ئازایە جەلیلم حازر کرد و زانیم پیان ناگیرێ لەو کاتا کە پیان نەگیرە کاک جەلیلی مێنە ئەل ئێرۆ پەلەماریدا ئێرەی کرد بە شەرتی لیشان کوژرا حەشتی شعبی باشە ئەگەر حەشدی شعبی 50 کەس بوون و ئەم ڕەبیانەشان پێ نەگیرە ئەی خێرە ڕێیان پێدرێت لەم ناوچایە بوونیان هەبێت لێرن هیچ قورساییان نییە ئێستا من و تۆ کە هاتین بۆ ئەم شوێنی چاوپێکەوت نەمان من چەند شوێنێکم بینی لە ناوگەڕەکەەکانی جەلەولا چەند خانوویە کە حەشدی شعبی تیاون هەموویان ناگەنە 50 کەس باشە بەڵام گرنگەوەی وجودیان هەیە لێرە وجودیان هەیە بەڵام نەئەتوان بڵێن تۆ لەکوێوە هاتووی نەئەتوان بڵێن ئەم شارە چی لەکرێت نەئەتوانن قسە بکەن هەر ڕۆژێکیش کە یەک جوڵانەوەی خراپ بکەن یەکسەر ڕێکان لێداخەم لەبەرەوە هەر چوار بەدەست ئێمەوەیە هیچ کوێ بەدەست ئەوان و نیە ڕێکەکە بەڵام ئێمە ساکە نایڵین لەم ڕێگانەوە ئەمە مەترسی نییە یانیسا تۆ بم شێوە لاوازە باسی حەشدی شعبیەکەی بەڵێ ئەگەر ئێستا 50 کەسن لە ناو جەلەولایە بەڵام مەترسی نیە کەس بێنێت چەند هەزار کەسێکی کە ڕەوانەی ئێرە بکرێت نایڵین ینی ئێوە توانای ئەوتان هەیە ڕێیان لێ بگرن نێڵە کوردجاری وایەت بوو ڕژنیاڵی نانیان بۆ بێ ئایساکە لە دوێنیەوە من ئەم کردووە بە هیچ شێوە نابێن ناوخانەخین لەبەرەوەوان مەسئولی لێرە بەس هاتوون ئالێران ئەویش کاتی خۆی هەنێ بیر و ڕاهبوو وتیان ڕەنگە ئەگەر لەگەڵمانە نەبن زۆر هاوکارمان نەبنوانیش باشە بەڵام پێشتر هادی عامری لە لێدوانێکە باسیەوە کات کە جەلەولا و سعدیە ئازاد کراوە پێویستە تەسلیم بە حکوومەتی عێراقی بکرێتەوە و حەشدی شعبی بیپارێزێ هەر کەس بۆ خۆی قسەکە ئێمە و کاتە ڕێکەوتوین ئێرە لەبەرەوە زۆر سەخت بوو ئێرەگرتنی ئێرە قورس بوو تەنیا بە هێزی پێشمەرگەی کوردستانی گیرا بە خەڵکی تر ناگیرن ئێمە ئێرەمان هەڵبژارد و سعدیەمان داوە ئەوان ئێستا سعدیە بەدەست کێوەیە ئێستا سعدیە بەدەست هینەوەیە جێشی عێراقەوە ئەی بۆ ئێوە هەوڵتانەدا سعدیەش لەدەست هێزی پێشمەرگەی کوردستانە بێوێ بە کوردستان نازانن بە کوردستانی زانین و هێشتا ئێمە ئێستا مناقەشەمان هەیە لەسەر ئەوەی چۆن ئیداری ئێرە دابەشکەین لەگەڵ کێ دابەشکەن لەگەڵ عێراق چۆن ڕێکەوین لەسەر دابەشکردنی باشە بەڵام تۆ لێرە خوێنە ڕەشتۆ بەڵێ خوێنی پێشمەرگە لێرە خوێنی ڕەشتۆ و بە هێزی خۆی ئێرەی گرۆتۆڵی کەس لەگەڵمان بەشدار نەبوو هێزی پێشمەرگە گرتوێتەوە ئەی خێرە لە ئیدار و خێر و بێرەکە عێراقەکەن بە شەریکی خۆت ئاخر خۆ ئێمەیش کە ئەو بێت لێرە یەک کەسی هەبێ من ئەچمە سعدی و ئەچمە مەدەلیش باشە بەڵام تۆ ئەگەر سعدیە بە کوردستان بزانی کەواتە سعدیەش مافی توێ ئەگەر سعدیەش هێزی پێشمەرگەی گرت بێتی و خەنیتی ڕەشت بێ مافی خۆیەتی بەڕێوەی بەرێ ئەو دەریاچەتە بینی و شەوق خۆر لێدا شەوقداتەوە بەڵێ ئەو دەریاچێ 9000 دۆنم ئەرزی کوردی تاپۆ لە ژێریەتی 9000 دۆنم ئەرزی تاپۆی کورد دەبەرەوە ئەو شارەی تۆی بینی لە خوارەوە سعدیەیە سعدیە مەڕکی جافەکانە قەبری مەحموود پاشای جاف لێوەیە لە ناو سعدیە ئەو مزگەوتەی کە بەداخەوە ماوەیە تەقانیان 130 ساڵ عمری بوو مزگەوتی مەحموود پاشای جافە ناوی شارەکە هێشتانە بڕۆ هەموو گەڕەکەەکانی کوردیە ناوی کوردیە لەبەرەوە ئەوە مرکزی جافەکانە نەکەوەی ینی مرکزی جافەکان سعدیە و لەوێ قەسرەکەی مەحموود پاشایش ماوە باشە بەڵام ئەگەر ئەمە مڵکی جافەکان و ینی ئەوەندە مۆرکی کوردستانی پێوەیە کەواتە بۆ داتانە دەستجێشی عێراق ئەو کاتانە هینەکان وا بوو ئێمە ئەمانویست لەگەڵ عێراق تەنسیق بکەین تەنسیق بکەین لەسەر گرتنەوەی ئەم منتیقەیە لەسەر وەدەرنانی داعش لە منتیقەیە باشە بەڵام
ینی تەنسیقکردن لەو حاڵەتەیە ئەبێ سوپای عێراقی سوپاسی پێشمەرگە بکە کە تەنسیقی لەگەڵ بکە بەڵێ نەک پێشمەرگە سازشی بۆ بکە سادی باتە دەست بۆی شوێنێک بگرێتەوە. سازشمان نەکردووە لەسەرەوە بەڵام هەنێ جێگە هەبوو ئەوان بیگرنەوە باشتر هەنێ جێگە هەبوو لەبەرەوە ئەوان هەمووی تاختەکەن و وێرانەکەن ئێمە کورد هینا تۆزێ دڵی نەرمە و تۆزێ گوێداتە مەسائیلی قانون و مەسائیلی هین بەڵام ئەوان تۆزە گویان لەوە نییە. ینی مەبەستان کوێ بوو بیزات ئەگەر پێم بڵێ مەبەستان کوێ بوو کە جێش عێراقی بیگرەوە تەختیکە ئەم ئیساکەەوە مەتیقی نەماوە هیچ هەمووی منتیقی عساکرەوە بەنی وەیس و ڕبیعە و نەدێ ماوە نەیش هەمویان تەخت کردووە. ئێوە کوردیتیان لێ کردووە کوردیتیانە بۆ شوێنە لە سعدیەش کوردە بووی ساو پێشمەکانی منی سعدیە ماڵی ئەوان نیشانێکی بەرکەوتو تەخت کراوە بەڵێ سوپای عێراق تەختی کردووە نەوەڵا بەشێک ئەوانەی کە کی کورد بوو داعش تەختی کرد. زۆر باشە. پێشتر لێرە ئینسحابێک کرا لە جەلەولایە بەڵێ قسەی زۆری لەسەر دروست بوو بەڵێ بوو ئینسحابتان کرد شکانیان خۆتان ئینسحابتان کرد. ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان لێرە بوو ئەلم جێگەی منتوە ئێمە لێرە بووین ئەمە پێڵێن بەرجەکە ڕەنگە سەدان هێرشیان بۆ کردی نیانتوانی بیگرنەوە بەڵام ڕۆژێک لۆریەکی هەم دەریان کرد و پێشەکەی هەم ئەم لۆریە کامل کردوێنە تێنتی هات ئالێرە خۆی تەقانەوە ئەمە خانانە بینیوە هەمووی تەپی هیچ نەما پێشمەرکانمان هەم بوون لە ژێرە ئەرزەوە هەموو شەید بوون لێرە و ئێمە هەتا من خۆش ماتمەتا ئێمە فریاکەوتین ئەوان فرسەتیان لەو تەخت بوون و هەموو شەید بوونی پێشمەرکان هێنا هاتن ئێرەیان کرد هەتا هاتنا ئەو برجێشیان کرداوەە ئەمانیان کرد کە ئەمانیان کرد لەو کاتەوە پێشبگایەکی زۆرمان شەید بوو ئەوانیش بە قەناس ڕۆژانە لیان هی نەکردین بۆ ورەی ئێمە خراپ بوو لێرا مقاومەت بکەین مقاومەتێکی ئەوەی کە ئێمە قازانجیتیانەکەین لەبەرەوە هەروی ئێوارە من بڕیارمدا شار چۆڵکەین ینی بڕیاری پاشەکشەکەی تۆ بوو بەڵێ من داومە ئێمە چوونە چواردەوری شاری ئێمە 262 مەتر لە ماڵەکان دوورکەوتی باشە چێ دژەوەستایەوە لەو بڕیارە خەڵک بۆ خۆی قساکای کەس دژمنەوەستای من مەسوولی ئەسکەریم هۆم قرار مەسوولی مەدانی هۆم قرارە باشە قرارەکە خودی خۆت یادیان لەگە سەر و تەنسیقە کرد کە قارسیمەیە کەس نەکرد نەک ئەوە ئەیریش پێشمەگەی لێ بوو ئەمە پێڵێن کوباشی لە لەوناوە ئەوانەی کوباشی تووشی شەڕ نەبوون ئەمانەی کە تووشی شەڕ بوون هەموو بکشانە دواوە و ئەوانەی لە کوباشی بۆ تووشی شەڕ نەبوون هاتم لێرە هینێکم پێ دروستکردن جەپەیەکم پێ دروستکردن لە چواردەوری شار ئەوان دوای ئەوەکو ئەوی سەرکەوتو بن هەوڵیاندا شەڕەکە قرستر بکەن لە سەرمان زۆر پەلەماریان داین پەلەماری زۆریان داین شکانمان پەلەماری کوباشیان دا شکانمان چەندین تەقینەوەیان لە ڕێگە بۆ دانیان پێشمەکەمان شەید بوو بەڵام هەر ئێمە بەردەوامی تا و کاتی خۆمان ڕێخستەوە پەلەمارمان داشت. ئێستا ئێمە بەناو جەلەولا هاتین جەلەولا شارێکی چۆڵ و وێرانە بەشی زۆری ماڵەکانم بینی شکێنرابوو بەشی زۆری دوکانەکانم بینی شکێنرابوو دەوە چوو تاڵان کراوە داعش هەمووی وێران کرد بەس داعش وێرانی کرد یان خەڵکی کەشی تیا بووکە دوای گرتنەوەی داعش وێرانی کرد کەوتە شکاندنی ماڵەکان کرای سا خەڵکەکە هاتووە زۆری ماڵەکە خۆی بردووە ڕۆژانی شتاکە بینی لەو کۆڵانە ماڵیان دارەکرد نەزانم تەماشات کردیان باشە بەڵام باسی واکرێت کە ئەو کاتی حەژ شعبی هاتوونەتە ناو جەلەولاوە ئەوانش پەنان بۆ مەسەلەی تاڵانی بردو زۆریان کرد ئەوان بەڵام ئێمە نەمانیڵا هەموو لە سەیتەرەکە گرتمانن هەموو شتەکانمان لێ سندنەوە هەمووان برد لە قایم قایمەتی خانەقیندامان ناداوامان کرد لە خەڵک بێت بۆ شتەکانی باشە بەڵام کە حەژ شعبی هاتبێ بۆ ئێرە هێزی پێشمەرگە شەڕی کردووی خوێنی ڕەشت بێت ئەوانش خەریکە تاڵانی بوو بن ئەی خێرە ڕێیانیان دانیشتون لێرە ئەمە لەم ئاساییە ئێمە هەتا کویسەکە لە وڵاتە گیانە بووەتەوە وڵات نێجیامان کرد بێتەوە هەتا ئیسا ئێمە بەشێکین لە وڵاتە بەڵام ئەم خاکە خاکی ئێمەی ئەم خاکە خاکی ئێمەیە ئەرزی ئێمەیە بە ئەوان لێوان دانیشتوو نیساکە دەساتی چێن نییە خۆ بە بەرپرس نازانی لەو بڕیاری کە یاد پاشەخشت کرد لە جەلەولا
ئەو شارێکی ئێستا ئاوا بۆ وێرانی ئەیبینین دەرەنجامی و پاشەخشەیە بێ نا دەرەنجامی پاشەخشە نەبوو وی ئەگەر ئەو پاشەخشەیە نەکدا خودزای من مەسئولی ئاسکەریم مەسئولم لە خوێنی هەموو پێشمەرگانی کە ڕۆژانە شەهید دەبن من بە پێی قازانجی عسکەری خۆم لێرە تەسەڕوفەکەم بزانم چەند ئەتوانم مقاومەت بکەمەوە چەند ئەتوانم کەمترین زیانم بەرکەوێ من بە پێی ئەوە بیرەکەمەوە لێرە ئەم مەحوەرە بودجەی هێزی پێشمەرگە و هێزەکانی ئەم مەحوەرە چێ دابینەکە وەزارەتی پێشمەرگە بودجەی چۆنە کراوەیە یان دیاری کراوە نانەکراوە نیە دیاری کراوە وەتەزانی وەزئی وڵات باش نییە لە ڕووی داراییەوە و معاشی هەموو هێزی پێشمەرگە هەموو هینێدا وەزارەتی پێشمەرگە و ماگانە ئێمە شتێکمان لە بەردەسایە بۆ بنزین و بۆ گاز و وەزانی ئەو کاتانە ئێمە کە هاتین ڕۆژانە تایی سیارەمان زۆرە تەقی بەلیانە دایم تایەکانیان تەقانین شەرانەکە هەندێک سیاری هەمەرمان هەبوو هەمەر یەکێ لە زۆعفەکانی تایە و پێشەکەیەتی بۆ گولە لێدان ئەوانە ناچاربین چاکی بکەینەوە هەندێک سیارەمانشکا ئەگەر ئەوەی لە 1 ملیۆن زیاتر وایە ئێمە سەلاحەتمان نییە لە 1 ملیۆن دینار لە 1 ملیۆن دینار زیاتر سەلاحەتمان نییە ئێمە ئەی ڕوبەڕووی وەزارەتەکەینەوە لیژنەی خۆیان باشە بودجەی ئەم مەحوەرە بەشی مەسروفاتی هێزەکانی کرد لێرە نەوەڵڵا بەشی ناکرد بەڵام چارنە بەڵام ئەوەی بەڕێتانە کرد ئەوەی خەڵک هاوکاری ئێمەی کردوێر 100 بەقەدەرەوەی هێزی بۆ وەزارەتی پێشمەرگە ئەزانی خەڵکی چی کردو بۆ ئێمە جگە لە خۆبەخش چەندین خۆبەخشمان شەهید بوو لێرێ خۆبەخشە شەهید بوو ئەرەمجی لە ئەڵمانیا هاتووە شەهید بوو پیاوێکی دەوڵەمەندی سلێمانی ئالیۆبری نار بوو پیاوێکی دەوڵەمەندە نەپێویستی بە پارە هەیە نەپێویستی بە خانوو هەیە نەپێویستی بە سیارە هەیە هەموو شتێکی دابینێ بەڵام ها شەڕ خەناسی کرد لەوێنە حاج ساڵح برینار بووە باشە کاک محمود ئەو پرسیارە زۆر دووبارە هەبێتەوە بۆ ڕێبە حەشدی شعبی نادرێ بچنە پارێزگای کەرکووکەوە خۆی ژناوچی هەیە ڕەنگە پێویستان بۆ بێکە حەشدی شعبی بەژابێ لە گرتنەوەیە بەڵام بۆ لێرە ڕێگایان پێدرا کە مەشاکل دروستە بێ ئەی لێرە مەشاکل دروست ناوێت لێرە مەشاکل ئەوە دروست نابێت جارێ چۆڵە ئێرە کەرکووک شارێکی ئاوادانە و ئەو شارە ئاوادانە لە 90 سونەیە باشە بەڵام قسەکە ئەوە نییە کە حەشدی شعبی بڕاتە ناو سەنتەری کەرکووکەوە ئەی چوار دەوریشی منتیقەیەک هەیە ئەوانی تیان خۆتزانی لە ئامرلی و لەوانە بە هاوکاری هێزی پێشمەرگە چوونە ئامرلی و چوونە و جێگانە کە شیعەکانی لێن لێ ماون حەشدی شعبی لێ باڵێ ماون ینی تەنها بۆ ئەوەیە کە ناڵن بێنە ناو سەنتەری کەرکووکەوە هاتنە ناو سنتەری کەرکووکۆ کێشەکان گەورە خۆت لەگەڵ کامیانای لەگەڵ هەرمیان لەگەڵ نەهاتنە ئەی بۆ لێرە لەگەڵ هاتنای لێرە ئاساییە لێرە زۆر خۆ ئێرەش خەڵکی سونەی زۆرتیایە خەڵکی سونەی زۆرتیایە ئێرە بەڵام ئەوەی هاتووەتە ئێرە 50 کەسە هەر ڕۆژێ بتەوێ ئەڵێ خواحافیز باشە ئەگەر چەند هەزارێکی تر هات هەر لەگەڵ یایت کە بێت ڕێگە نادی تۆ ڕێگە نادی ینی بە هیچ شێوەیە بڕیارە لە لای تۆ لە سەیترێمێ بڕیارە لە لای تۆ کە تۆ ڕێنایی چەند هەزار کەسێک لە حەشدی شعبی ئەگەر ویسیان بێنە ئەم ناوچەیە ڕیان لێگریت ناتوان بێت ئەگەر پێکدان ڕوویا لە نێوانتانە نایکەن ئەوانیش نایکەن ئەگەر لە حاڵەتێک ڕوودا ئێوەیکەن کە ئێمە ئەقابی لە بیاڵی خەڵسواری سەرمان بێ ڕێگەی نادەین ئەوانیش ئەو جێگانی شیعی لێ نەبێ زۆر نایەن لێ نامێن نووساکە هین شیعی لێ بەس هەمویانیان کوشتنەوە ئەو دێش مادانەکان شیع بوون بە ماڵ و مناڵ هەمویان سەربڕین هەمویان کوشتن ئەوە شەخی خۆیانە دیفاع لە شیعەکانی خۆیان بکەن حەقیانە بەڵام ئەگەر شیعەکە کورد بێ حەقی کوردیشە دیفاعی لەکە وەڵا شیعەکە ئێرە هەموو کوردە ئەیکەواتە حەقی هێزی پێشمەرگە ئێمە شەڕمان لەسەر کردوون ئێمە شەڕمان لەسەر کردو خۆ بە درێژایی لە ساڵی 2003ەوە ئەمانە لەژێر ئەو ئاگرەی القاعدة وأنصار السنة وهتاقيتين ما دفاع مالك مدير ناحية أو شارك دويني بيني سطو دماغ رويشتوا كردة شيخ أحمد سركوش كردة لكاتي باشەخشەی هێزی پێشمەرگەی کوردستانە لە جەلەولا چەند ملیار دینارێک لە ناو بانقی جەلەولایە دیار نەما بەڵێ چێ بردیەوە پارێ
ئەوە لە ژێردەستی ئێمە نەبوو لە ژێردەستی ئاسایش بوو هەشتا ئاسایشی کوردستان لەبەرەوە مەسئولیەتەکەی بۆ من نەبوو مەسئولیەتەکەی هین ئەوان بوو تا ئەو ئێوارەی هەتا ئاخر کەس کە پێم وتن ئینسحاب بکەن ئەوان بوون پێم وتن بە ئاسایش بڵێ ئینسحاب بکەین ئینسحاب بکەن ئەو پارەیە لێ مابوو ئێمە بەجێمانیەڵا پارەکە لێ مابوو ئاسایش لێ مەسئولە من لێ مەسئول نیم ئێمە ئەو کاتەنە داوامان لە وەزیری مالی عێراق کرد بێت بیبە نەهاتن داوام هادی عامری هاتە ئێرە ئەو کاتە پێمان وتن بێ ئەو پارەیە بن نەهاتن کە قوبات تاڵەبانی هات خۆی هاتە ناو ئەو جێگەی کە بانقەکەی لێبووتمان بەڵکو بە عێراق بڵێن بێتم پارەیە بە نەهاتن خۆتان بۆ نەداوەست ئەکری لای ئێمە نەبوو باشە ئەی چی لێ هات پارەکە ئەو کاتەی تەخانیان و بردێن داعش بەڵگەت چێ لەسەرەکە داعش بردوێتی بەڵێ بەڵگەت چێ لەسەرەکە داعش بردوێتی ئەی ئێمە جێمانیەڵا لێ بووە هیچ عیبی نەبووە و دەخایەتون کە ئێمە هاتوینەتەوە خانووکەیش تەقیوەتەوە نەماوە بەڵام من زانیاریم هەیە کە بەرپرسی بانقەکە و ئەو کەسێکە کلیلی خاصەکەی لەلا بووە لەو کاتە لە خانەقین بوو ئەخە دوو کلیلە یەک کلیل نییە ئەکلیلەکەی تر لای چێ بووە لای کەسێک بووە وتیان لە خاڵسە بەڵام نەمزانی لوێیان ئێمە داوامان لە خایم پایمش کرد داوامان لە ئەو برادرانە کردیان من پارەیە بنوتیان کاکە یەک کلیل لێرێ ئەو دوو کلیلی هەیە یەکیان لێرە نی ینی لێرە ئەو کەسەکەی شتۆ خاڵس بەڵێ ئەو کاتە کە خەڵک ڕای نەکرد ڕای کردەوە ڕێگایە و ڕێگای بەردەوام ڕێگای نەفخانە هین بۆ کراوە بووە ڕۆشت بۆ بەغدا و ڕۆشت بووین هەتیجارەتی لێوەی ساکت بڕۆ دەیان سیاری لێوە ڕۆژان بانقەکە چۆن شکێنراوە نازان من هەتایتە نەچوومەتە سەریشی قەت نەچووم لەوڕێیشی منە بەڵام قسە لەسەر ئەوە کراکە قاسەکە زۆر قایم بوو ینی شکاندنی سەخت بووە داعش چۆن تۆنیەتی بشکێنێت وەڵاهی نازانم من خۆتە زانینە لە بان خەزانم قەت نەچوومەتە بانق قەت بە حیاتم نەچوومەتە بان لەبەرەوە نە پارەمە بۆ بیخەمە بان خۆ نەئیشم بە بان خەبووە ئەوە نەچووم خانوویەکە ئاسایشی تیا بۆ ڕۆژی جەژن بە زمانی حەوت بوو جەژن بار ڕۆچووم خوڵم داوە تەینەکان ئاسایشەکان کە لێبوون برادرێک ئەفسەرێ مەسئولیان بوو کاک شەماڵ نەخۆڵشتم داوە تێ و حافزیم لێ کرد تۆ داوای ڕوونکردنەوە لە ئاسایش کرد لەسەر و بابەتە حکوومەت داوای لێ کرد بەڵێ داوای وەڵامەکە چیەوە وەڵاهی من هیچ لەبەر ئیشەکەی من نەبوو مەسئولیەتەکەی لەسەر من نەبوو داوای هیچ ڕوونکردنێکیان باش زانیاریت هەیە لەسەرەوەی کە چەندێکی ئەو پارەیە براوە لە ناوباقەکە چەند براوە چەند ماوەیە هەمووی براوە هیچ نەما هەر ئەرزەکەیشی نەماوە ئیساکای حەزەکەی بچینە قەت نەچوومەتە سەری حەزەکەی ئیساکە چوونە خوارە لەبەرەوە تۆ بیبینی ئەچینە سەر ئەرزی بانقەکە نەم ینی بینە بانقەکە تەخت کراوە من هێشتا نەچوومەتە ناوی تەخانویانە تۆ نازان تا چەند دوایی ئەچینە خوارەوە ئەیبینی ئەو دوو شکستێک کە لەماوەی ڕابردووە لە کەرکووک ڕوویدا تا چەند هاوشەوە بوو لەگەڵێکە لە جەلەولا ڕوویدا و لێرە ئینسیحاب پێم وایە ئەوە ئێرە لە هەمووی قورستر بوو لەبەرەوەی لێرە هیچ فڕۆکێکی هاوپەیمانان نەهاتوون هاوکاری ئەمە بکەن ئەوەی لێرە کراوە ئەو مقاومەتەی کراوە ئەو قارەمانەتی کراوە هەمووی هێزی پێشمەرگەیە کەس هاوکاری نەکردین لە کەرکووک هێرشەکەمان زۆر گەورە بوو بەڵام لەوێ هەم هێزی پێشمەرگەی باشی لێ بوو و هەم هاوپەیمانەژی بە فڕۆکە هاوکار بوون بەڵام ئەو زەرەرەیش ئەم جارە لە کەرکووک کردیان لە تاریخی ئەو ڕێکخراوانەی کردو ینی ئەو زەرەری کە لێرەش کردیان بەقەت ئەوە نیە کە ئێرە لێ من لە 500 مترا 52 متر ژمار کردو هەر من ئەوەی ئاوا ڕۆیشتوم لە جێگەکانی ترێش زیاتر لە 600 کەسان کوژراوە زۆر باشە ناوبڕێکی کوردوە ڕێگرین و پاش ناوبڕەکە بەردەوام بین لە گفتوگەمان بەڕێزان پاشم ناوبڕە کورتە بەردەوام بین لە بەردەوامەکەمان بەڕێزان جارێکە سڵاوتان لێبێت کاک محمود تا چەند ئەگەر هەیە ئەوە کە لە کەرکووک ڕووی یا جارێکە ڕووباتەوە هەموو شتێ احتیمالە داعش و هێزی ماوە بتوانێت هێرش بکاتە سەر پێشمەرگە و بیان شکێنێت بەڕای من نە لەبەرەوە ئەوان ئیستاکە ئەو پردانەی کە لێ پەڕینەوە لەو ئاوەی کە دێت ئەو جۆگە گەورەیان ئەو مەشروع گەورێت پردەکانیشان تەخانەوەتەوە مانەوەی بەتەمای ئەوە نی جارتی بێنەم بەرەوە
لە هەفتەی ڕابردوو کێشەکەوتە نێوان ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی و بەرپرسی ئەنجومەنی ناوەندی یەکێتی هەژمەتی کوردستانەوە نێوان شێخ جەعفەر، شێخ مستەفا و عادل مورادەوە گەشتەوەی کە قسەی زۆریان لەسەریان کرد. تۆ لەگەڵ کامیان نیت؟ من لەگەڵ هیچیان نیم، لەگەڵ کەسیانە نیت؟ لەگەڵ کەسیانە نیم لەوینە لەبەرەوە نابوو بگات سەر تەلەڤیزیۆن هەرچەنە ڕەنگە کاک عادل قسەی کردووە و کاک جەعفەریش تووڕە بووە وەڵامی داوەتەوە، ئەمە هەرتوو ڕووداوەکە لە ئەنجامی تووڕەبوونەوەیە. لەبەرەوە من پێم خۆش بۆ ڕوبەڕوو دابنیشتنایە و کێشەکانی حەل بکردیان نەکرد بۆ شێوەی. باشە بەڵام ینی ڕوبەڕووبوونەوەکە گەشتۆتە ئیتیهام، گەشتۆتە تۆمەتبارکردنی یەکتری. تا چۆن ڕاستنەوە تۆمەتانێکە ئاڕاستی یەکتریەکەن بە تایبەتی ئەوانەی کە شێخ جەعفەر بەخوا گوێم لێ ئاڕاستی عادل مورادیەکەن گوێم لێ نەبووە لە هین هیچیان ناوەی کاک عادل گوێم لێ بووە نەوەی کاک جەعفەریش. باش ئەوەی کە ئەوترا پێشتر ماوەیەک بوو بە دەنگۆ لە ڕاگەاندنەکانە کە بەرپرسێکی یەکێتی پێشنیاری بڕینی بودجێ هەرێمی کوردستانی کردووە. من تۆ چاڵێ لەسەر ئەوە ئاگام لێنی هیچ زانیاری نییە لەسەرەوە؟ زانیاریم پێ دوایە جوەر پرسێکی یەکێتی وا بکە؟ نازانم، زانیاریم نییە، ئینسان زانیاری نێو لەسەر شتێ نابێ قسەی سەر بکوت. زۆر باشە. محمود سەنگاوی لەسەر کام باڵی ناو یەکێتی حساب بکەین. یەکێتی باڵی تیانی یەکێتی کێشەی هەیە، بەڵام بە وازەحی ئێستا زۆربەی کەوادری خۆیان ئیشارەت بەوە ئەیەن کە باڵی تیان. من یەکێکم لە ناڕازیەکانی ناو یەکێتی. ناڕازی لە چی؟ من ناڕازیم لە کۆمەڵێشت لە ناو یەکێتیە. یەکەم ناڕازیم لەوەی کە بڕیارەکان لە مەکتەبی سیاسی نادرێ. ئەلی شوێدرێ هەر کەس لە ڕێخوا بۆ خۆی. ینی چۆن بڕیار لە ناو مەکتەبی سیاسی نادرەوە کەس لە ڕێخوا بۆ خۆی؟ کە سەرکۆمار دانراوە من ئەندامی مەکتەبی سیاسی ئاگام لێ نییە. وەزیرەکان دانراوە من ئەندامی مەکتەبی سیاسیم ئاگام لێ نییە. ڕئیسی استخباراتی عێراقی دانراوە من ئەندامی مەکتەبی سیاسیم ئاگام لێ نییە. چەندین پۆستی تر ئەبێ هەمووانێ لە مەکتەبی سیاسی قەراری لێ بدرێ، بەڵام بەداخەوە لە جێگەی تر قەراری لێدرا و ڕۆیشتویشە. بەڵام تکایە ڕاشکاوانە پێم بڵێ، من بەرنامەکە شمار بۆ ناوێ جێگای تر لە کوێ بڕیاری لێدراوە، کوێ بڕیاری لێەوە؟ وەڵاهی زۆربیان لە ڕەنگە دادەهێرەوە. تەمان من هێرۆخانم خۆشەوێت پێشە مشتی وەکو دایکم تەماشایەکەم، زۆریشم ڕەخنە لێتی ڕەخنەی زۆریش لێگرم، بەڵام احترامیشی ئێلام. بەڵام مێکێک لەوانەی کە لی ناڕازیم ڕەنگە ئەو بێ، لەبەرەوە ئەو یەکێکە لەو کەسانەی کە ئەتوانێ زیاتر وەزەکان بەرە و باشتر بە هەوڵ بدا یەکەتی زیاتر ڕێک بخاتەوە. لەبەرەوە یەکەتی نەهی منە، نەهین دکتۆر بەرهەمە، نەهین دادەهێرۆیە، نەهین مەلا بەختیارە، نەهین کاکوسەدین، هین کەس دەمانە نییە وەکو شەخص. یەکەتی هین خەڵکی کوردستانە یەک، دوایی هین کە سوکاری شەیدەکانە و هین کەم ئەندامەکانە و هین ئەو کەسانەیە کە تەمەنی خۆیان لە پێناوی ئەو حیزبەوە لە پێناوی میلەتەکە سەرف کرد. بۆیە هەر شتێکە زەرر بە یەکەتی بگەێنێ لەلایەن هەر کەسێک بۆ بێ من بەقەد درێزانم. من بەش بە حاڵی خۆم هەنێک گلەیەکان لەوەیە ئێمە ئیعلامێکی زۆرمان هەیە، ینی ئەگەر تەماشاکەی کەمووی کۆ بکەیت و ئیعلامێکی زۆرمان هەیە، بەڵام کەسێک نییە مەسوولیکی مرکزی ئەمە ئیعلام بێ، هەرێکە بۆ خۆیکی نێ. من یەکێ لە گلەیەکانم لە دادەهێرۆ. من لە دەی شەشەوە جگە لە ماوەیە کە جەنابی کاک مستەفا چاوڕۆژ لێرە بووە، مەسوولی ئێرە بووە، من لێرە بووم، زۆریش مادوو بووم، بەریناریش بووم ئالێرە نەمێڵەوە کەس بزانێ. بەڵام ڕۆژێ لە ڕۆژان لە تەلەڤیزیۆنی کوردستان نویز من و بینیوە. بۆ نایڵەن دەکەیت لێ نازانم بۆ لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە کە من ڕقم لێتان بۆ زۆر چەندین جار هەموو هەفتەیە من بینراوم لەو تەلەڤیزیۆنە وشەکان لە ڕووداوە من بینراوم، لە هینەکانی تر من بینراوم، بەڵام لە تەلەڤیزیۆنەکەی خۆمان من نبینراوە. شێخ جەعفەر نەبینراوە، عەدنانی حەمەیمینان نەبینراوە، حامیدی حاجی غەلی نەبینراوە، جەمیل هەورامی نەبینراوە. ئەو برادرانەی کە لێرە بوون ڕۆژانە سنگی خۆیان ناوەتە بەرگولەوە و برینار بوون و ئەزێتیان بۆ سیاریان سوتاوە. من 5 جار لە سەرەتای شەڕەکە و بۆ ئاخری شەڕەکە 5 جار ئەڵهام پیاتەخیوە، جگە لە ئەوەی قومبەلێشم پیاتەخیەوە بریناریش بوو. ئەمانە هەموو گلەی منە لە دادەێرۆ. دوای ئەوسا بودجێ یەکێتی نیشتمانی کوردستان، من ئەندامی مەکتەبی سیاسی و مەسوولی ئەم جەبهەم،
سەدان پێشمەرگە کە لەگەڵ منە لێرە برینار بووە لە ماڵە کەوتووە ئەچم بۆ ماڵیان ناتوانم ملیۆنێت نار بمە بۆ مناڵەکانی خۆشە من ئەچم بۆ ماڵیان کە کوڕەکەیم بۆ کوژداوە کوڕەکەیم هین کردووە ملیۆنێت نارم پێ بێدەمە دەست مناڵەکانیەوە بەڵام دەساتم نیە بەکێ بڵێم بودجێ ئەم حیزبەی من ئەبێ بێت مەکتەبی سیاسی قەراری لێبدا بەڵام بودجێ ئەم حیزبەی من لە ژێردەسی کۆمەڵی خەڵکە کە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستان و تاکوی سە ملیوانەکەیان عێراقی نەکردووە هێرۆخان ماندووە ژنێکی ماندووە زۆر جار من حەقێ دەبێ تەداخولەکەیان هینە بەڵام زۆر کەسەیە ئیساکە بۆتە خاوەنی حیزبەکەی من و خاوەنی بودجێ حیزبەکەی من کە ئەستەن ڕۆژە لە ڕۆژان عراقی نەکردو بۆم حیزبە و ئیساکەی کۆخایەتی شەکا لەم لاولولە لەبەرەوە من زۆر ناڕازی خاوەنی بەیەکێتی خاوەنی یەکێتی ێزانم هەنێک کەسەیە ئەڵێن ئەمانە دژی ماڵی مام جەلال ئەگەر پێویستی بێ مەحموود سەنگاوی خزمەتی بکە تا ئەمرێ من ئەچم خزمەتێکم لە ماڵەوە هەموو ڕۆژ و شەو لێ خزمەتێکم لەبەرەوە مام جەلال پیاوێکی زۆر گەورە بووە سەرکردەیەکی زۆر گەورە بووە سیاسەتمەدارێکی زۆر گەورە بووە ڕابەری هەمومان بووە دایمە سیاسەتی شەپکە گوڵەکەی هەبووە هەمومانی وەکو یەکویستووە بەڵام بەداخۆ لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال وەزەی ماوەلیان باشە ئەوانەی کە یەخی کراسەکانیان عراقی نەکردوەوە و ئێستا کوێخایەتیەکەن کێ من نامەوێت ناو بێنم ئەگەر زۆر هین بکەن ڕۆژی لە ڕۆژانی ناو دێنم بەڵام من نامەوێت ناو بێنم زۆر کەس هەیە کە ئیساکە قەسری بەرزی کردووە بە پارەی ئەم یەکێتی نیشتمانی کوردستان و ئازێتیشی نەبووە زۆر کەسیشێ بۆ ماڵی کاوت بۆ 4 کوڕ 5 کوڕی شەید بووە کە زەیل ناکاتەوە ئێوە لە مەکتەبی سیاسی قەت ئەم شتانەتان ڕوبەڕوو بە هێرۆ ئیبراهیم ئەحمەد بووە کەس گوێ لێ نەگرتوین با قسەیشمان کردی ئێمە دانی لە مەکتەبی سیاسی چیمان وتو هەر جەماعەتی ئەشۆبیلا ویستویان بڵێن ئەشۆبیلا وایە ناڵێم وایە ناچم بۆ کۆبنەوەی مەکتەبی سیاسی تەنیا ڕەسم بگرێ بداتە تەلەڤیزیۆن ئەچم بۆ مەکتەبی سیاسی دانیشم بۆی حیزبەکەی من قرار بدا و جێبەجێ بێ کەنیسا تۆ بەشداری ناکەی لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی خێر بەشداری ناکەم هۆکارەکەش هەر هۆکارەکەش هەر عاجز بوونانی یاروێ من ئەمە یەکەتیم مێنی من یەکەتیم هەتا ئەو کاتی ئەمرم یەکەتیم باشە لە کۆی قسەکانتەوە ئێستا مەحموود سەنگاوی لەسەر کامیان حسابکەین تۆ نزیکی لە دکتۆر بەرهەم و کۆسەر ڕەسوڵەوە یان نزیکی لە من لە ناڕازیەکانە من لە سەرتاوە ناڕازی و کۆسەتیش ناڕازی نەبوو کاک بەرهەمی ناڕازی نەبوو من ناڕازی بووم لە ناخی خۆمان کاتەی سا تۆ ئەتوانی وڵێ نزیکی لەوانەوە بەڵێ کێڵێ ئەوان نزیک نین لە منەوە برا گەورە من بەڵام کێڵێ ئەوان نزیک نین لە منەوە باشە بەڵام ینی ئێوە بەردەوام مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کەوادری ناوەندی یەکێتی قسە لەسەر ئەو حاڵەتە ئەەکەن لە ناوی یەکێتیە بەڵام ئێوە بۆ بڕیارتان لە خودی جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی قبوڵە کرد ئەگەر بەبێ ئاگاداری ئێوەش بڕیاری بدایە بەڵام بۆ لە هێرۆ ئیبراهیم ئەحمەدی قبوڵ ناکە مام جەلال دەستێکی ئەمین بوو مام جەلال ئەمڕۆ برینەری بکردە سپێنی چاکی کردو باشە بۆ دەستێکی ئەمین نییە ئەوش ئەندامی مەکتەبی سیاسی نیە ئەندامی مەکتەبی سیاسیە بەڵام لە بینی جەلال تاڵەبانی و لە بینی دادێڕۆ دوو شتی زۆر لێک جیاوازە لە بینی هەموو سەرکردایەتی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کێتی هەموو کۆبکەنەوە ناکاتە لە سەتا دووی ئەقلی مام جەلال ئێستا ئەو بڕیارانەی کە درا و تۆ گلیت هێڵی ئاگامان لی نەبووە بڕیاری خراپ بوون دراون بەڵێ من کاکە با بڕیارەکەش باشوی سا خەڵکی هەیە بڕیارەکە باشە بەڵام منی ئەندامی مەکتەبی سیاسی مەبێ پرسم پێ بکەن من حیزبەکەم دەنگی داومێن حیزبەکەم منی نردووە لێ نوێنەری بم ئەخوا نەمی نردووە بۆ هین ئەوە برادری و ڕۆژانە هینێکی نووسی بوو مەقالەیە خوشکەکە تعلیق لە هینە دەدەکە خوبا دەدار چەند خوباتم خۆش و حەزی شەم زۆر پێ بکە ئەڵێ جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ سەر لە خانن مەسەر سەر نالەقێنم جاوایە لە ئێوەش هەروایە لای من خۆم لای من وان نییە بەڵام خەڵک کەوای وت ئەوە قسەیە ئێوە ئاگاتان لە ئەدای وەزیرەکانی خۆتان و جێگری سەر وەزیرانەیە لە حکوومەت من لەبەرەوە دەنگم بۆ نەداون ئاگام لیان نییە دەنگە بۆ کەسیان نایەوە دەنگم بۆ قوبات داوە لەگەڵ دکتۆر ڕێکەوت هەمەڕەشید دەنگم بۆ کەسی نەدا بوو بۆ دوانە دا بۆ ئەوانی کەت دکتۆر ڕێکەوت بەڕاستی خزمەتی باشی کرد قوبات تاڵەبانی قوبات تاڵەبانی ئەخلاقیان کوڕی مام جەلالە ئەخلاقیان کوڕی مام جەلالە کوڕی خراپیش نییە کوڕە باشە پێشم ناخۆش بۆ جێگری سەرۆکی حکوومەت لەبەرەوە حەزمەکە زیاتر پێ بکە حەزمەکە لەناو حیزبەکەوە زیاتر بروزکار نەکەوێتە ناو ئەو کێشەیەوەکە ئیسایی ینی بەس تەنها لەبەرەوە دەنگە پیاکە کوڕی مام جەلالە نەک لەبەرەوەی توانای هەیە و پۆستە بەڕێوە کوڕی مام جەلالە لەبەرەوە من نەمەزانین توانای هەیە
ئەیسا پێ دوایە توانای ئەوەی هەیە و پۆسە بەڕێوە بەرێ وەڵی سەخەتیان کرد ئەجینا ڕەنگە کوڕێکی باشە توانایش ڕەنگە هەبێ بەڵام من پێم خۆش بوو ئەگەر بە قسەی من بواە بەڕای من بواە ناچووە حکوومەت وە لە ناو حیزبەکە مایەوە وردە وردە بات سەرکردایەتی بواتە مەکتەبی سیاسی و کوڕێکی باشە ئومێدی زۆرم پێ بوو بەڵام ئێستا هینیان کردوایان لێ کرد نازانم ئەو وەز ڕەنگە تەسیراتی خراپی لەسەری هەبی باشە کەواتە شتم بۆ یەکلا کەرەوانە ئێستا تۆ نزیکی لە دکتۆر بەرهەم و کۆسەر ڕەسوڵەوە یان ئەوان نزیکن لە تۆ ساکەم من ئەگەر هاچی بڵێم تۆ ئەتەوە تاکی دەگەی من نزیکم لەوانە کاکە وای حسێب باشە تا چەند ئومێدە بۆ هەیە براگەوری خۆمەزانم پیاوێکی زۆر قارەمان بووە و خزمەتی زۆری بەیەکەتی کردووە و دکتۆر بەرهەمیش ئەگەر بێتم سەر ماندوو بوون من 2000 بەقەدەر ئەو ماندووم بەڵام من محموود سەنگایم حەزمە کردوکو دکتۆر بەرهەم بوومایە حەزمە کرد توانای و عقلی ئەو هینی ئەوم بواە بەڵام حەزمە کرد بروزی بکردایەوە بۆ چەند ساڵی هەتاکو و زیاتر خەڵک لە ناوێکێتیا گەشەیە کرد ئیشی بکردای دکتۆر بەرهەم بەڵێ ئەی بۆی سا ئیش ناکای جێگری سکرتێری گشتی نییە ئەخوای ئیشی چیەکات دانیشتووە من حەزمە کرد هەم بە هەموو بەڕای هەمومان یارمەتی مامدایە بەڵام کە یارمەتی نەدەی چیەکە ئیساکات دانیشتووە بخۆی دانیسا هیچ ڕۆڵێکی نیە لە ناوێکێتیا ڕۆڵی هەیە لە ناو حیزبەکە بۆ خۆی ئیشەکە بەڵام ڕۆڵەکەی ئەو کێشە گەورەیە کە لە ناوێکێت نیشتمانی کوردستانە باشە ئەو کێشە گەورەیە سا لەکوێیە لە چ خاڵێکایە ئەو کێشە لە خاڵی لێکترازانە یان لە خاڵی ڕێکەوتنەوە وەڵڵاهی ئیساکە هەنێ لیژنە دروست بۆ ئومێدەکەین کە هەم لیژنەکان بکەونە کار بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن هەم من لێرەوە لە مینەوە داوە لە دادەهێڕۆکەم کە ئەو زیاتر بە تەنگێکێتی نیشتمانی کوردستانەوە بێ و هەنێ ئەقلی ڕزی و لە دەورێتی ئەو ئەقلە ڕزیوانە دوورخاتەوە لە خۆی و هەموو دایەکێتی نیشتمانی کوردستان لە سەردەستی ئەمە تووشی شکست نەبێ و گەشە بکات تاکو تەستیمی جیلێکی تریەکەین کە ئەو جیلە ڕەنگە ئەقلی باشتری پێبێ و لە ناو حیزبەکەی ئێمایشە دەیان کادری باش لە پێگەیشتنایە و حیزبەکەی مەدەیان دکتۆرا و ماستەر و خەڵکی عاقڵ و ئەوانەی تایە وردە قانونی ژیان وایە بینێکی تر ئێمە لە کۆنگرەیەکە ڕەنگە تەستیمی ئەو جیلێکی باشە ینی تۆ ترسێ لە شکستی یەکێتی هەیە طبعا تاکەوە ئەگوە حیزب بە قەرارات و حیزبە ئێستاکە حیزبەکەی ئەمە قەراری نییە لە هیچ شتێکا قەراری نییە چ قەرارێکی قەرار لە مەکتەبی سازی کۆمیتەی سەرکردایەتی ئێمە چەند مانگە کۆنە بووینێت چیش قەرارێکمان نەداوە هەرش قەراری بدرێت تاگڕەوی لە کێشە نیشتمانیەکانە بەشدارین لێج بڕیارەکە ئەوە وەکووە خۆتزانی منی ساکە مەسئول نیم مەسئولی ئاسکەری نیم بەڵام هاتوون خۆمە دەمەکوشتەوە مەسلەیەکی نیشتمانی بنەتەوەیە و لە کۆمەڵێشتا کە حکوومەت قەرارەدایان سەرۆکی هەرێم قەرارەدایە ما چی لەوە لە نەرمانە چێت ئەو مەسلەیە کە پەیوەندی بە نەتەوەکەەوە هەیە پەیوەند بە نیشتمانەکەەوە وە جیاوازە باشە ئەو گلەیانەی تۆ هەموو ئەم ڕەخنانەی کە ئەیگریت لەو خاڵەوە سەرچاوە ناگرێت کە تۆ لە کۆنگرەی پێشوە دەنگی سێمە هێنا و بە حەقی خۆتە زانیوە کە تۆ ببی بە کارژێڕی مەکتەبی سیاسی بەڵام نەبووی بە کارژێڕی مەکتەبی سیاسی من قەت بەتەمانە بووم بیشم کە نایکەم بۆ نایکی لەبەرەوە ئەو توانایی کە لەو هەواڵانە ئایسا ئەو توانایی لەمەلا بەختیارە هەیە لە منانی من ئەگەر بیشم کەنە کارگەری مەکتەبی سیاسی یان مەلا بەختیار یان یەکێ لەو هەواڵانەی ترکە هەیە بانیەکەم و ئیدەمە ئەوان لەبەرەوە ئیشەکەی من لەم ئیشا سەرکەوتوترم تا ئیشەکانی تر مەسئولی مەڵبەندیش بووم مەسئولی ئەوانە هەموو بووم ئیش و کاری باشم کرد لە منتیقەیە مەسئولی ئەم مەڵبەندە بووم کۆمیتەمان هەبووە لە سعدیە کۆمیتەمان هەبووە لە مەندەلی کۆمیتەمان هەبووە لە قەرەتەپە کۆمیتەمان فەرعمان هەبووە لە هین لە خورماتوو ڕۆژانە چووم بەتەمانە بووم بگەڕێمەوە بەتەمایەوە بووم لە ڕێگا قاعیدەوانە بمکوژێت تەخینەوەم بۆ دانێ ئیشەکانم کردووە بەڵام ڕەنگە لە هەندێک ڕووەوە من نەتوانم هەموو شتێ بکەم باشە کەواتە تۆ وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی دام بەوە ئەنی کە یەکێتی لە ناو خۆیان لە کێشێکی گەورایە نەک لە کێشەیە لە قەیرانە کەواتە چارەسەرکردنی سەختترە
من وتم کێشە تۆ دە قەیران قەیرانە بەڵێ یەکێتی لە قەیرانایە لەبەرەوە گەر کێشەکانی چارەسەر نەکا وردە وردە دارزێ نامێنێ وردە وردە ئەبێتە هێزێکی بچوو ئەمە کێشەمان لە خوارەوە نییە لە خوارەوە هیچ کێشەمان نییە لەناو جەماوەری کێشەمان نییە لەناو ڕێخستن کێشەمان نییە لە سەرکردایەتی کێشەمان ئێستا هیچ هەنگاوێکتان ناوە بووی چارەسەری تا چەندجی ومێدن کە وەڵی ئومێدەکەین هەموو لایەک هەست بە خەتەرەکان بکە ومێدەکەین هەم هەفاڵانی ئێمە هەم ئەو هەفاڵانەی ترکە لە بەرامبەرن هەست بە خەتەرەکان بکەن لەبەر یەکێتی کەڵکی ترازانێکی تری نەماوە وەتانەزان کاگنەوشیروان کە ڕۆیشت بەشێکی باشی لە یەکێتی برد و یەکێتی دوای ئەوسا توانی شتیا خۆی بینا بکاتەوە بەڵام ئەم جاریان ئەگەر بترازێ ناتوانێت خۆی بینا بکاتەوە وەکو حیزبێکی بچووکی وەکو سۆسیالیستی لێتی وەکو زەحمەت کێشانی لێتی ومێدی کامیان زیاترە ئەوەی کە چارەسەری کێشەکانتان بکەن ومێدی چارەسەر زیاترە بەڵێ ومێدی چارەسەر زیاتر هیچ لایەکیان نەرمیان بەرامبەر لاگەیترنەوە دووەنی تۆ زانیاری تەبێت شتێک بەڵێ کامیان بۆ کامیانی هەردوولا بۆ یەکتری هەردوولا بڵێ زۆربێ دەکەم فێڵ لە یەکتری نەکەین هەمومان بەتەنگ یەکێتیەوە بین بەتەنگ خوێنی شەیدەکانمانەوە بین بەتەنگ ئەو هەموو کەم ئەندامەوە بین کە لە پێناوی حیزبەکەی ئێمە و لە پێناوی لە ڕێگەی حیزبەکەی ئێمە لە پێناوی نەتەوەکەمانە گیانی خۆیان بەخشیوان بەش لە جەستی خۆیان بەخشیوە یان لە کونجی زیندانە چەندین ساڵ تەمەنی خۆیان سەرف کردووە لە زیندانە یان ماڵ و مناڵیان تیاچوە کوڕیان تیاچووە ئومێدەکەین دەرک بۆ ئازارانە بکەین و واز دەستە شاسەکانی خۆمان بینی زۆر باشە ئەگەڕێمەوە بۆ مەحوەرە تا چەند هێزی گەریلا و یاپەژە لێرە وجودیان هەیە لێرە وجودیان نییە لێرە مەفرەزەیە هات بەڵام ئێمە کە لەو بازگەیە هاتی پێ شەش کەس هاتن چەند ڕۆژێک لێرەمانەوە پێچ کەسی هاتن چەند ڕۆژێک لێرەمانەوە دوای چەند ڕۆژەکە خواحافیزیان کە ڕۆیشتن خواحافیزیان خۆیان خۆیانی شکاریان نەبوو ینی لێرە هیچ بەشداریان لە شەڕ نەگرت لەگەڵ ئێوە باکردیان لێرە لە پێش ئەوەی کە جەلەولا ڕزگار بێ هاتن لەو سەنگەرانە عەدەد قەناسەکانیان هاوکاریان کردی سووتان لە هاوکاری ئەوان بینی بەڵێ باشە چگە لەوە سوپاسیانەکەم بەڕاستی سوپاسی هەموو هێزە سیاسیەکانەکەم ڕەنگە هێزە ئێرانیەکانی زۆر هەوڵیاندا بێنە ئەم ناوچەی هاوکاریمان کۆکو حیزبی دیموکرات وەکو کۆمەڵا وەکو ئەوانش هەوڵیاندا بەڵام ئێمە وەتانزان وەزعی ئەم ناوچەیە چۆنە پێمان وتم سوپاستان نەکەین باشە ئەی هێزی ئێرانی هێزی ئێرانی وەکو هێزی ئێرانی ناتوە بەڵام خەبیریان لە ناو جێشی عێراقیا بردەوە خەبیر لە چه ئاستەکە ماوەیەک چەند وێنەیەک بڵاو بۆوانێکە قاسم سلەیمانی لە دەوروبەرە بینرا تو خۆت بەڵێ بینیت خۆت بینیت قاسم سلەیمانی لەگەڵشی دانیشتووە ناکەبینی دانیشتوو بەڵێ لەگەڵشی دانیشتوو خۆش پی لەبەرەوە بەڕاستی پیاوێکی قارەمان خۆزگایانەتەوە کە ئێمە چەندین خەڵکی ئاوە قارەمانی هەبووە خۆزگای سەرکردەکانی ئێمە پیاوێکی خۆنەویستە قاسمی سلەیمانی پیاوێکی گەورەیە کە خۆتەزای هەموو دنیا بەدوای ئاگەڕێ بە تەنیا سوورەت قاسمی سلەیمانی بە تەنیاچە بۆی سەتڵا پیاوێکی گەورەیە بەڕاستی خۆزگایە ئێمەش دەیان کەسیوەمانە لێرەش بە تەنیا چوو بۆ ئێستڵا لێریش لێریش یاکە ئەوە پێویستی بەو هین نەبوو لێرە بەڵام لە جێگەکانی تروا بۆ لێرە هاتووە و ڕۆیشتووە سەرپەرشتی هیچ شەڕێکی ئێوەی نەکرد یان هیچ نەخشێکی بۆدانەدان کە چۆن شاڵ بکەن بەژار بوو لەگەڵمانە لەگەڵ بەدروانە بەدرین لەگەڵ بەدر ینی ئەوەندەی هاوکاری هێزە شیعەکانێکەوەنە هاوکاری پێشمەرگەی ناکرد وەڵای قاسمی سلەیمانی پێشمەرگەیشی خۆشەوێ لەبەرەوە زانی هێزێکە هێزێکی شەڕکارە هێزێکی پاکە هێزێکی نیشتمان پەروەرە و هێزێکی گیانبازە پێشمەرگەی یەکەتی هێزێکی زۆر گیانبازە بۆ ئەڵێ یەکێتی بۆ ئێرە پارتیشی لێ نییە ئێرە پارتی لە ناو هینەکانە هەیە لە ناو لیوا مشتەرەکەکان بەڵام خۆتەزانی لیوای 124 لیوای 136 لیوای مامزیاد خۆرانی لیوای سڵادیلمانی ئەمانێشتان تێکەڵ نەبوونەتەوە باشە بەڵام ینی قسەکەم ئەوە بوو کە تۆڵی پێشمەرگەی یەکێتی ژانبازە هی پارتی شەر بە هەمان شۆنی لە مووسڵ و لە کەرکوک و لە بەڵام ئەوەی کە ئێمە شەکەن داژشکێنن بەڵێ کار ناکری بەنی ساکە حەزەکەم زانی پێشمەرگەی یەکێتی پێشمەرگەی پارتی پێشمەرگەی پەکەکە پێشمەرگەی هەموو لایەنەکان بەڕاستی خۆش بوێن لەبەرەوە ئیسا
بۆ یەکەم جارە لە تاریخی ئەم نەتەوەی ئێمە هەموو هێزەکانێکیان کردوەوە لە بەرامبەر دژمنێک. ئەنی ئەوە جێگەی دڵخۆشیە. ئەو تورکمانانی کە لەم ناوچەیەن هیچ کێشێکیان بۆ ئەوە دروست نەکرد. لە خێرە و کوڕا ڕێژنەکە ئیسا بینیت یەکێ لە پێشمەرگە هەر ئازاکان و تورکمانە زۆر باشە. لەوە پەڕمەوە بۆ بابەتێکی تر کاک محمود. دۆسی دادگاهیکردن لە مەسەلەی تیرۆری شەهید کاوە گەرمێنی بەکوێ گەیشت؟ کۆتاییات بە چ لایەنەکە کۆتایی هات؟ دادگاییان کردم 44 ڕۆژ سەجنیان کردم چوومە بەردەم دادگا بێتاوانی منی سەلمان. ئەو دۆسیەکە داخل؟ بەڵێ بەڵێ ساکە نازەم دۆسیەکە ڕۆیشتوویت دادگا بێتاوانی منی سەلمان. جاری کەش پێم وە بێ داوا کرایتەوە بۆ دادگا ئامادە نەبووی بچیت؟ دوو جار داواکرم نەچیتە بەردەم بەڵێ دادگا؟ بەڵێ ئەی ئەو دووجارە لە ئستناف چیان پێوتیت؟ تەواو هەموو هاوڕا بوون کە من بێتاوان و بێئاگام. ئێستا لە دۆخی شەڕە کوردستان لە دۆخی شەڕایە. بەڵێ محوەرێکی گەورە کە جێ نفوزی یەکێتیە هە لە شەڕایە. کێشە ناوخۆیەکانی یەکێتی کاریگەری لەسەر محوەرەکانی شەڕچی بووە. بەشێک لەو قسانەی کە ئەکرێ نەیبووە لێرە و لەوێ لە ڕاگەاندنەکان ئەمە کاریگەری ئەو خلافە ناوخۆیە نییە شێوێ نەیبووە. لەبەرەوە ئەوانەی کە ئیساکە لە میێخوارەکان شەڕەکان زۆربەی مەسئول ئەسکەریەکانە. تەنانەت ئەوەی کە نێوان شێخ جەعفەر و عادل مورادش پەیوەندی بۆ تەکەتولاتی ناوخۆی یەکێتیەوە نییە؟ وەڵی عادل موراد تا ئێستا خۆی بۆ هیچ لایەنێ ساغ نەکردوەوە. بەڵام بەوە کێشەیە کە لە بینی دوو ڕەفیقات و ڕەبوون لێ لە ئەنجامینکردنە جنا هیچ وانە. باشە لە بدایەتی ئەم جەنگە لەگەڵ داعش تۆ ماوەیەک لە بەرپرسیارەتی ئەم محوەرە لابرایی بۆ؟ لا نەبرام نەخۆش کەوتم. دووریان نەخستیتەوە لە بەرەکانی جەنگ؟ نەخێر. چۆن دواتر گەڕایتەوە و شوێنەکەی خۆت وەرگرتەوە؟ نەخۆش کەوتم چاک بوومەوە و گەڕامەوە بۆ شوێنەکەی خۆت. بەڵێ باشە تا چەند لە ئاستی سەرکردایەتیە کێشە ناوخۆیەکانی یەکێتی ڕەنگی یاوەتەوە؟ تۆ باسی لە مەکتەبی سیاسی کرد. بەڵێ کە ئاگاتان لەوە نییە چۆن بڕیارە درێ لە سەرکردایەتی هەمان کێشەیە بە هەمان شێوەیە. ئەگەر هەمان کێشەی نەبووایە کۆ بوو بۆ سەرکردایەتی توانێت کۆ بێتەوە مەکتەبی سیاسی هینکە بگۆڕێ. کێشەکانی سەرکردایەتی وابەستە نیە بۆ کێشانی نێوان مەکتەبی سیاسیەوە ئەندامانی مەکتەبی سیاسیەوە با هەمووی هەرو کێشێ. هاتنەوەی تاڵەبانی هیچ کاریگەریکی نەبوو لەسەرەوەی کە ئەو دۆخە هەیە وەرکاتەوە؟ بەداخەوە تاڵەبانی ساکە وەزئی وایە. تاڵبانی وەزئی وایە ناتوانێت قسە بکە ناتوانێت چارەسەری کێشەکان بکە. ئایساکە گەر بتوانێت قسە بکە بتوانین بکە بە دوو ڕۆژنگ هەم کێشەکان چارەسەر بێ. کێشەکانی ناوێکی بەڵێ ئەی ئەوانەی دەوروبەری ئەوان هیچ ناتوانێت ڕۆڵ ببینن لەوەی کە وەکو کێشەکان چارەسەر بکەن وەکوانی کە ڕاوێژکاری بوون پێشتر. خەڵک بە قسەی مەکتەبی سیاسی ناکەوەتانێ ناتوانێت کۆ بێتەوە ڕاوێژکاری فەقید چی بکە؟ ڕاوێژکاری فەقید قسەیەکە لێ وا بکەن باشە. کەس بە قسەی نەکات چی بکە؟ کەواتە ئەم کێشانە بۆ ماوەیەکی دوور درێژتر هەروە مێنێتەوە هەتا کاتێک کە کۆنگرە ئەبەستن. ومێ دەکەم مێنێتەوە ڕەنگە ئەگەر کۆنگرە بەسرێ بەم وەزئەوە یەکێتی قەیرانەکەی قوڵترە بێتەوە. کەواتە بم کێشانەوە ینی لەم نزیکانەیە بەنیاز نین کۆنگرە ببەستن. ئێمە لەگەڵ ڕوەستی کۆنگراین بەڵام ئەبێ وەز یەکێتی تەواو هین بێتەوە نەرم بکرێتەوە وەزەکان ئارام بێتەوە ئەوسا کۆنگرە بەسیجا بۆ مەز ئەو کۆنگری چێ بەسی. ئەگە کۆنگرە ببەسرە بە بڕۆی مەحموود سەنگاوی تا چۆن داگەریەوەی هەیە کە لێکترازانی تیا دروست بێت؟ چی بکەین؟ لێکترازان دروست بێت لە کۆنگرێ. بەمۆز ئەو کۆنگرە بەسین بەیانی کۆنگرە بەسین دوو بەیانی لێکترازانە بێ. لەبەرەوە نابێت هێندە قەیرانەکانتان قوڵن؟ بەڵێ لەو ئاستا بەڵێ تۆ پێش شارەتە بۆیە کە نەرمی هەیە بەرامبەرێکی نەرمی هەیە بۆیە ئەوە کەس بازەوە ناکە کۆنگرە بەسرێ ئەڵێ کۆنگرە لەوە وەختێکا بەسرەیە کە وەختەکە ملایم بێ وەختەکە وەختی بەستی کۆنگرە بێ کێشەکانمان چارەسەر بکەین کۆنگرە بەسی
پاشە کە نەرمیان نوان دەبێ بەرامبەر بە یەکتری ئەی بۆ نەرمی نوانە ناو کۆنگرەکەەوە نەرمی بەسەر چاو بەڵام ئەو گلەیانەی ئێمە ئەو ڕخنانی ئێمە هیچی جێبەجێ نەکرەوە ئێمە مانوێت ناوێت نیشتمانی کوردستانە گۆڕانکاری بکرێ گۆڕانکاری بکرێت من لە هەر جێگایەکەم دوور مخنەوە بۆ جێگایەکی تر بم گوێزنەوە بۆ جێگایەکی تر ئەو کەسێکی تر بگوێزنەوە بۆ جێگایەکی تر یەکێتی نیشتمانی کوردستان مالیەکەی بێتە ژێردەسی ئیداری گشتیوە و مەکتەبی سیاسی قەرار لە سەرفی بدە ئەعلامەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کۆ بکرێتەوە کەسێکی بەتوانە لە مەکتەبی سیاسی بکرێتە مەسئولی ئەعلام بۆی بتوانێت ئەعلامەکەی بە ڕێوە بە ئیساکە ئەعلامەکەی ئێمە نییە نازەکە زەنجەنی کێ ینی کێش زۆرینەتان دارایی یەکێتی و ڕاگەاندنەکەی کێشەمان هێزی پێشمەرگەیە کێشەمان داراییە کێشەمان قەراراتی مەکتەبی سیاسیە کێشەمان زۆرە باشە بۆ کێشتان لە هێزی پێشمەرگا چییە؟ هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەنوا ئۆشکال بەشی ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی یەکەتی هین یەکێتی بێ لە ژێردەسی هێزەکانی هەفتا بێتی کێیەکەنە مەسئولی نازان باشە ئەی تۆ لەگەڵ یەکگرتنەوەیانیت با لەگەڵ یەکگرتنەوە ئەی بوو ئەڵێ لە دەستی هێزی هەفتاوێ بۆ ناڵی بابی خەنەوە سەر وەزارەتی پێشمەرگا ئەوانە وردەوردەوە لە دەرەوەی ئیشەکەی ئێمەیە ئەوەی لە دەرەوەی ئیشەکەمەوە قەرارەتەوە جێبەجێ بێت تا چەند ئومێدە بۆ هەیە هێزی پێشمەرگەیەک بگرێتەوە من بیرروڕای خۆم هەیە لەسەر هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگە ئەمەی کە ئیسێژێکی کردوەوە بڕۆم پێی نییە هێزی پێشمەرگە ئەم دوو هێزە چەندین ساڵ پێکەوە شەڕیان کردووە ئەم دوو هێزە سیقیان نییە تا ئیساکە بە یەکتری بەڵام ئەگەر بەڕای من بێ هێزی پێشمەرگەی کوردستان ئەمەی کەماوە دەستی لێ نادەن تەنجنی دانێن دەسەکەنە دروستکردنی هێز و لە ناو ئەم هێزەی هەفتا و هەشتا وردە فەرماندا ئازا و فەرماندە باشەکانە بن ئەیکەنە مەسئولی و ئەو کاتە ئەتوانی هێزێکی نیشتمانی دروستکەی ئەم هێزانە تاکوی ساکە مۆرکی حیزبایەتیان پێوەی باشە بەڵام ئێوە فەرماندەی سەربازین ئێوە بۆ ئەو هەنگاوە نانێن بەش هەنگاوەکان نیە بەڵام ئیساکە هێزەکەی من کە لە ڕەبیعەیە پرت بە شەخ جەعفەر نەکان ناجوڵێ هێزەکەی ئێرە کە هی پارتیە و لێرێ و تێکەڵ بووە پرس بە ئەنوەری حاج عوسمان نەکان ناجوڵێ بە قسەی شت ناکە جا لەبەرەوە هێز وان نابی هێز ئەبێ فەرماندەکانی کە من فەرماندەی ئەم میحۆرە ئەمرم پێکرد ئەمرەکەی من لە 100% جێبەجێ تا چەند ئەدای وەزیری پێشمەرگە باشە وەزیری پێشمەرگە کوڕێکی باشە پیاوێکی دڵتۆز سەل ئەدایەکەین ئەدای خراپ نییە بەڵام ئیشەکەی لەبەر ناڕوە لەبەرەوە هێزەکە هین یەکێتی ئەوین پارتی ئێوە بۆ بە قسەی ناکەن و ئیشەکەی لەبەر بڕڕە ئێمە بە قسەیەکەین بەڵام ئایا هەمووی بە قسەیەکە ئەسا مەگەر ئێوە هەنگاو بنێن بۆ ئەوی کە بە قسەکەن ئەو کاتە پارتیش ڕەنگە هەنگاو بنێ بۆی مسەفای سێقار هەر بڕیارێکی دا جێبەجێ بێ بەڵام خۆ تۆ گوێت لێ بوو لە بڕیارێکا کە مەسعودیش دابووی کاگە نوری حاج عوسمان وەڵامی چی بوو بۆ وەزیری پێشمەرگە ئەگەر ئەو بڕیاری بۆ محمود سەنگاوی باە تۆ بە قسە دەکرد بەڵێ جێبەجێ مەکرد یعنی سا مستەفای سید قادر هەر بڕیارێک بات بۆ ئەم محوەری جەنگە محمود سەنگاوی جێبەجێ یەکەم لەبەرەوە من دڵسۆزم بۆ یەکگرتنەوەی پێشمەرگە دڵسۆزم بۆ ئەو وڵاتە کاگەنەوەیش دڵسۆزە بەڵام جۆرێکی تر بیرەکاتەوە زۆر سوپاسەکەم محمود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی هێزی نیشتمانی کوردستان و بەرپرسی محوەری خانەقین سواز بۆ ئامادەبوونت سواز بۆ تۆش خۆشەویستان ئەڵقەی بەرنامەی بەڕاشکاوی کۆتایی هات تا یەکشەمەی ئایندە و ئەڵقەیەکی نوێی بەڕاشکاوی هەمولایەکتان لە خۆشییان